الله الله باوکە گیانە تابلە جوانە چییە؟ بەخێر بێەوە کچەکەم بەخێر بێەوە پێت جوانە؟ زۆر باوکە هەر تابلۆیە کە تۆ بیکەشیەوە جوانە هەر بشیت سپاس دەکەم ئەمنیش هەمان هەستم هەیە هەر تابلۆیەکە من چێشام ئەتوو بە دڵت بی پێت جوان بی کەواتە هەموو خەڵک پێی جوانە سپاس باوکە بڵێ کچەکەم بڵێ باوکە ئەنێوە هەناری برادرم فترەیەکی زۆرە پێم دەڵێ بە باوکت بڵە تابلۆیەکە پێشکەش بکە هەنار چێ؟ ئەوەی لە کولیەی لەگەڵمان لە بیر و چوو هەر ئەو خەڵکەش زۆر سەیرە یعنی وەدەزانم تابلۆ چێشان بەلاشە هیچی تێناچی ئەخ ناڵێن بابە تابلۆ بەڕەنگ دەکرێت کەرەستەی دەوێتن پارەکی زۆری دەستێ یعنی کەس نییە لەو شارەی داوای تابلۆی لە بابت نەکردی وەکو دیاری پێشکەشی بکەم کەس نییە بڵێ بووینە بە نرخ بیکڕم بە پارە بیکڕم لە بۆی نرخی تابلۆ نازانم قسەکان ڕاستە باوکەجان بەس چ بکەن یعنی ئەوانش ئیشەکانی تویان بەدڵە پێم بڵێ ئێستا لەگە کولیە و لەگە خیرنت کۆی باوکە باش باس کرد ئەو کتێبە مامۆستا زاهیر دای بە من گوتی ئامێز ئەحمەد لەسەر ئەو کتێبەی نووسیەتی پێشکەش بە مامۆستا ئیسا نەجار ئەو پیاوەی کە پڕ بوو لە خۆشەویستی پڕ بوو لەوانە جوانەکانی ژیان ئامێز ئەحمەد دەکەم بەڕاستی هەستێکی جوانی دەربڕیە بەس بڕوا بکە کچەکەم ئەو ئامێز ئەحمەدەی ناناسم باشە کچم ئەو کتێبە لە چێ وەرگرت باوکە نەگوت لە مامۆستا زاهیری ڕاست دەکەی بەیانی کە ناچێەوە کۆلێژ ڕۆلای مامۆستا زاهیری برێ مامۆستا ئەو نووسەرە ئامێز ئەحمەد چێە با من نایناسیتم باشە باوکەجان بەسەرچاو ئێستا کتێبم لێ وەردەگری یان باشە باوکەجان بڕۆ خوارد دەکەم بڕۆ خواحافیز فەرموو سڵاو ڕویا خان باش مامۆستا زاهیر ئیزنت لەسەرە بێمە ژۆرۆ هیندێک لە کاتت بگرم فەرموو مامۆستا زاهیر باوکم زۆر دەستخۆشی لێ کردی بۆ کتێبەی کە پێشکەشت کردبوو ئەمە زۆر سوپاسی دەکەین بەڕاستی باوتورمەندەکی گەورەی ئەو شارەیە بەڕاستی جێی شانازیە دەزانی چەند جیلی پێگەیاندیا دەستخۆشە مامۆستا زاهیرجان مامۆستا زاهیر بەس شتێک بۆمان بوو بە پرسیار ئەو خاتوو ئامێز ئەحمەدە بۆ خۆی عینە هاتووە کتێبی پێشکەشی باوکم بکە هەدیەیەک شتێک وەڵڵای مش پێم سەیرە یعنی خاتوو ئامێز هەتا ئێستا خۆی نەهاتووە ئەو کتاوەی بداتە باوکت نا دەبایە خۆی بێ پێشکەشی بکاتن ئەمش پێم سەیرە بەڵام مامۆستا زاهیر تۆ ئەو کتێبە لە چێ بەدەستت کەوت وڵا ئەو کتابە من لە بازاڕی کڕی بەڵێ یعنی تۆ ڕقەمێک شتێک هیچی ئەو خاتوو ئامێزت نییە بەڵێ هەیتم چۆن نیتم ئەمە لە ئاداب دەرسی دەرێمەوە زۆر لەوێ دەیبینم ئەگەر ئەزیەت دەتوانین تەلەفۆنێکی لە بۆ بکەی بەڵێ دەتوانم بۆ ناتوانم دەستخۆشبی زۆر سپاس ئەلو ئامێز خان مامۆستا زاهیر ئەم کاتت باشە بۆ چۆنیە ئێمەت بەبیر هاتۆتەوە بڕوا بکەمەوەدە مەشغولم سەرک و سەد سەودا مامۆستاگیان وەزعت ئەحواڵت زۆر باشم سوپاس دەکەم بەڵام ئەو لۆشتەک تەلەفۆنم کرد بوو ئەمر کە مامۆستاگیان مامۆستا پێم سەیرە تو ئەو کتێبت پێشکەشی ئیسا نەجاری کردیا لۆ بە خۆت نەتوێ لای پێشکەشی بکەی و بیبینی مامۆستاگیان بۆ مامۆستا ئیسا نەجار لێرەیە بەڵێ و ماوەکە هاتەوە لێرەیە بەڕاستیتە ئەی نەیانوت لە ئەوروپایە بەڵێ ڕاستەکەی چوو بە ئەوروپا بەس ماوەکە هاتەوە وەڵڵا خەبەرێکی زۆر خۆش بوو باشە چۆن بە دیداری مامۆستا شاد بم ئەوە کچەکە لێرە دانیشتیە مامۆستا تو خوا زەحمەت نەبێ مۆبایلەکەی ئەدەیتێ بەڵێ فەرموو دەستخۆشە مامۆستاجان ئەلۆ بەڕێزم باشی ئامێز خان سەلامەت بی ئەحواڵت چۆنە تۆ چی مامۆستا ئیسایت من کسی مامۆستا ئیسام الله والله لە فەیسبوک لە هەموو ئەکاونتەکان لە هەموو شوێنێک بە دوای ناوەکەیە گەڕام بە دوای کوڕێکی بە دوای کچێکی بەس نەمدۆزیەوە دیارە باوکت بەخێر گەڕاوەتەوە لە ئەوروپا ئەرێ وەڵڵا فترەیەکە گەڕاینەوە وەڵڵاهی منیش نەمزانی چۆن ئەو کتێبە بگەینمە دەستی زۆر هەوڵمدا بێ ئەنجام دەرچوو من حەز دەکەم کە یەکتر ببینین زۆر باشە من لە کۆلێژی ئاداب سەعات 4 لەوێ چاوەڕوان دەکەم باشە باشە کەواتە من ساعت 4 دێمە کۆلێژی ئاداب لەوێ یەکتر دەبین دەچینە لای باوکم زۆر باشە بەس خوا پێی مەڵێ بۆی ئەەکەینە سوپرایز باشە بەسەرچاو زۆر خۆشحاڵ بووم خواحافیز
دەستخۆشە مامۆستا زاهیر. بژی سەلام. زۆر سپاس. لەسەر ئیزنت. خواحافیز. خواحافیز. ڕاستە دەدڵی بابت خۆشکە ئەوە چیە سوپرایزە؟ ئامێز خانم هینایە نووسەری کتێبەکەی. ڕاستە؟ کارە چییە؟ ئامێز خان بەروژۆرۆجیانە. ئەوەش ئامێز خان. وەرە کچم شەرم مەکە وەرە بەخێبی. زۆر سوپاس مامۆستا گیان. مامۆستا نامناسیتەوە؟ نا بەخوای ناتناسم. تێژ ناگەم کە ئەمە یەکتریش ناناسین هۆکار چییە؟ ئەو کتابەت پێشکەش بۆم بکردیەوە بۆ هەستە جوانەشت دەربڕیە. مامۆستا گیان یەکتریە ناسین. ڕاستە ئەمە کو یەکتر دەناسین؟ ڕۆیا گیان ئەتوانی بەجێمان بێڵیت؟ باشە جانە بەسەر چاو. باوکە جان لەسەر ئیزنت. بڕۆ کچەکەم. وەرە کچەکەم وەرە دانیشت وەرە. ئێستا کار لە بۆ بجێڕەوە بزانێ ئەتوو بۆ ئەمی دەناسی. مامۆستا بیرتە کە دەرسی هونەرت پێوتین لە قوتابخانە؟ لە کامە قوتابخانە؟ لە قوتابخانەیە گرتن. کچم ئەتوو دەزانیت چەند ساڵ بەسەرەوە سەردەمە تێپەڕیە. ئەمن ئەو شتانە کوو بەبیر دێتەوە. ماشەڵڵا ئەمە لە ڕۆژگارێک دەژین. ئەوەندە سەختە ئەوەندە دژوارە. چێشەو بە شاکری ڕۆژانە لێرە گەڕێت چمان لەبیر بی. ئێستا کە ئەگەر لە مامۆستای خۆت بپرسی سبێنە چت خواردی ڕەنگە نەزانێ. ڕاست دەکەیت. بەڵام باشتێکە پێ بڵم بیرت بکەوێتەوە. دیارە دەی کچەکە. مامۆستا ڕۆژێکیان تەلەبەیەک سەعاتەکەی دەستی دزرا. زۆر گریا. وتی ئەڕۆم بۆ لای بەڕێوەبەر و شکاتەکەم. ئەوە بوو تواتیتە ژوورەوە و هەموومانە لای دیوارەکەەوە ڕێز کرد. وتان جاڵتاکانتان بگرن بەدەستانەوە و کەسیش ئاوەڕ نایاتەوە. ئیتر گەڕایت و سەعاتەکە و دۆزیەوە. هەموو تەلەبەکان هاواریان کرد مامۆستا کێ ئەو دزە با بزانین. توو ڕەبوویت لێمان. وتت کەس دزی نەکردووە. من خۆم لەسەر زەویەکە دۆزیمەوە. بەڵێ کچەکەم ئەو ڕووداوم زۆر باش لەبیرە. بڕاتەویتن تا ئێستاش لەگە دابی نازانم چی ئەو سەعاتەی دزی. دەزانی لۆلەت بزانی ئەو کاتێک ئەو گۆم هینا ڕێستان و کرد و پێتانم گوت ڕووتان لە دیوار بکەن و ئیتر یەک هاتم ئەنگۆم پشکنی. حەزم نەدەکرد بزانم کامە تەڵەبەیە ئەو دزەی کردیە. نەوەکە بیناسم لە بەرچاوم بکەوی ڕۆژێک هەڵس و کەوتەچی ناشرینی بەرامبەر بکەم. ئەوە بوو لە ئەنجامی پشکنینەکە سەعاتەکەم دیتەوە چ بکەم بە درۆ گۆتم لەسەر زەوی دیتمەوە لە ژوورەکە. مامۆستا حەزەکەت بزانی کێ بوو ئەو سەعاتەی دزی؟ ناکچ ئەوە سەردەمەچی زۆری بەسەر تێپەڕی ئەو کاتی حەزم لەکرد بزانم ئێستا هەر نامەوێت. مامۆستا زۆر لە دڵم ماوەتەوە با پێتی بڵێم. ناکچم واز لەوە بینە وازی لێبینە. نا ئەوەی سەعاتەکەی دزی من بوو. ئەوەی سەعاتەکەی دزی ئەتوو بوو. بەڵام مامۆستا تۆ ژیانی منە گۆڕی. تۆ فێری ژیانت کردم فێرت کردم ئەی بە عالی خەڵکی داپۆشم. بۆیە 3 ساڵ خەریکی ئەو کتێبە بووم. ئەوە تا ئێستاش چاپم کرد و کردم بە دیاری بۆ تۆ. دەستەکانت خۆش. ئەو کتێبە بە ناوی ڕەوشتە جوانەکانی ژیانە. مامۆستا ئەو کتێبە چیرۆکی واقعی تایە. ئەو چیرۆکانی کە خۆم بینیومە و جۆم لێ بووە. و چیرۆکێکی زۆر گرنگیشی تایە کە پەیوەندی بە باوکمەوە هەیە. باوکم باشە کچی خۆ باوکت سمێوی بۆ بابەتەوە هەیە. با مامۆستا زۆر پەیوەندی پێوەی هەیە.
ئەو ڕێگا ڕاستەش پیشانی باوکمە لەبەرەوەی باوکی من دز بوو. بەڵێ دز بوو، حرام خۆر بوو، هەرچ ڕێگایەکی ناشەرعی هەبوایە بەکارهێنا بەس بۆ ئەوەی پارە پەیا بکات وەی کرد بە قورگی ئێمەشە. بۆیە ڕۆژێکیان بڕیارم ما کە بەخۆی بێنمەوە، هەر بە درۆ نامەیەکم نووسیوە یا بەدەستی وتم باوکە ئاها ئەوە هاوڕێیەکم ئەو نامەی بۆ باوکی نووسیوە یا بەدەستی و ڕێک هاتمە دەرەوە. باوکە تۆ چۆن دەتوانی ماندووبوونی کەسێکی تر بدزی؟ باوکە تۆ لەبەر چاوی خەڵک نوێژ دەکەیت کە چینانی حەرام دەرخواردی ئێمە دەدەیت. باوکە چیتر لەو ماڵانە ئاو دەخۆم نەنان چونکە ئەو ماڵەنانی حەڵاڵی تێدا نەماوە. بەسە بەسە باوکە بێزار بووم بەسە ئیتر. مامۆستا باوکم زانی ئەو نامەیە من بۆم نووسیوە، زانی من شەرمم کردووە پێی بڵێم، زانی ئەو نامەیە ئی ڕەفیقەکەم نییە. باشە کچم باشە ئەوەندە ئازاری خۆت مەدە و مەژبی. بۆیە بانگی دایکمی کرد. ئەمەل 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 چی بووە؟ بۆ دەگری؟ چت بەسەر هاتووە؟ ئەوە بخینەوە. خۆ مخین دەواری نییە چ بخوێنمەوە؟ چی تێدا نووسراوە؟ ئەو نامەیە ئامازی کچم دەڵێتن ئەوە هاوڕێیەکەم لە بۆ باوکی نووسیتی. ئەو نامەیە چی دەڵێ؟ دەبی خوێنەوە چییە؟ دڵم تەقی. ژنێ پێشی ئەوە لۆت باس بکەم دڵنیام ئەو نامەیە ئامێزیە دەیوێت ناڕاستەخۆ بە من بڵێ کە ئەمن پارەی حەرام دیمەوە. ئەی پیاوەکە ڕاستەکە من سەد جارم پێوتی کارێک بکە با داهاتەکەی کەم بێ، ئێمە ڕاستین بەڵام با حەڵاڵ بێ حەڵاڵ بێ. باشە با دەکەم. دیتت کچەکەمان بەو تەمەنەوە هەستی پێکردووە کە پارەی حەڵاڵ نییە لەو ماڵەدا نییە، تەنیا حەرام دەخۆی. بەسە ئەو ڕێگایە بەردە وەرەوە سەر ڕێگای ڕاست. وا دەکەم کە ئامێز لۆ باکەمە. ئامێز کچەکەم ئامێز.
باوکم لە دوای ئەو نامەیە زۆر گۆڕە دەستی کرد بە ئیشکردن و کاسبیکردن هەرچی پارەی حەرام بوو گەڕاندیەوە بۆ خاوەنەکانیان هاتە لام لێی پرسیم وتی ئەو نامەیە خۆت نووسیوتە نیشتم نەخێر ئەی پێم نەوتی ئەوە هاوڕێیەکم نووسیوێتی وتی زۆر چاکە منیش باوکی ئەو هاوڕێیە دەناسم ئیتر تاوە بوو گەورە بووم و چوومە کۆلێژ دەستم کرد بە نووسینی ئەو کتێبە ڕۆژێکیان هاتە لام وتی کچم ئەو چیرۆکەی کە من هەمە لەو کتێبەیە بینووسەرەوە با بێ بە پندێک و ئامۆژگاریەک بۆ خەڵکی منیش وتم باوکی گیان عیبە چۆنە بێت خەڵکە زانێت تۆی وتی نا تۆ بە شێوەیەک بینووسە کە کەس نەزانێ منم منیش بە شێوەیەک نووسیم کە کەس نەزانێت باوکمە مامۆستاگیان من زۆر سوپاسی تۆ ئەەکەم تۆ هەم من و هەم باوکمە دێنە هێسە ڕێگای ڕاست تۆ واو کرد من و باوکم ببین بە مرۆڤێکی ئیماندار زۆر سوپاس مامۆستاگیان